پرۆفیسۆر محەممەد خێرلغبانی سەرۆکی یەکێتی زانکۆکانی نێودەوڵەتی و ئەندامی دامەزرێنەری ڕابطەیەی عەرەبی کوردی لەگەڵیدا هەڵوەستە لەسەر هەندێک پرسیاری دێرین دەکەین بۆ پێش کە ماوەی چەندین ساڵە دەیناسم ئەو دان بە موجامەلەکردندا ناهێنێت بەڵام لە چوارچێوی دادپەرۆری ناچێتە دەرەوە لەگەڵیدا وێنەی کورد بە هۆشیاری هاوچەرخدا مشتومڕ دەکەین وەک چۆن لە هزر شوناس سیاست و ئینتیمادا دەردەکەوێت و بە خێراتین دەکەین سڵاوت لێبێت پرۆفیسۆر محەممەد سڵاو لە ئێوەش تۆ پێت وایە هیچ کێشێک لە نێوان بیرکردنەوەی گشتی کورد و عەرەبدا نییە؟ لەسەر ئاستی گەل هیچ کێشەیەک نییە کەواتە ئەوە بابەتی سیاسیەکان کەواتە ئەوانە کێن کە ئەو لەشکرە هەزریە لە تۆڕە کۆمەڵاتیەکان دەوروژێنن بۆچی وێنەیەکی خەیاڵیان بۆ کورد دروست کردووە یانی شوێنەیەکی خراپ کە خستویان تا قاڵبێکی چەسپا و لە هەزری خەڵکدا سیاسیەکان هەروەها چەتەکان و وڵاتانی دەرەوە و دابەشکردن و داگیرکاری ئەی چارەسەر من پێتی دەڵێم زۆرێک لە وڵاتانی عەرەبی کە ململانەیەکی ناوخۆیان لە نێوان عەرەب و عەرەبدا هەیە بەڵام بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئەو شتە نییە هەموو پێکاتە و نەتەوە و نەریتەکان تێدا دەژین تەنانەت لە کوردستان ناتوانیت کریستیان و مسلمان لێک جیا بکەیتەوە هەروەها ئێزیدی و شیعە لێک جیا ناکەیتەوە ناتوانانی جیاهم بکەیتەوە چونکە هەمویان بەیەکەوە دەژین ئێمە لە وڵاتەکەمان لە وڵاتی شامیش ئەمە هەبووە گەلان بەیەکەوە دەژیان و نەمان دەتوانی جیاهم بکەینەوە من قوتابی بووم لە قوتابخانە قوتابیەکی کورد لە تەنیشتمەوە بوو من نەمدەزانی ئێمە بەیەکەوە دەژین ئێستا تا چەندە ڕۆڵی دەستە بژێرەکان لە بە پڕکردنی پەیوەندیەکاندا دەبینیت چونکە بەڕاشکانە پێت دەڵم سوپاس بۆ تۆ لە دەستپێکیان بەڕامەیەدا ئاماژەت پێدا بەڵام من پرسیاریەوە دەکەم بۆچی لایانی دیکەشەوە بابەتە زیندوو ناکاتەوە ئایا بەتەنها من داواکراوم کە کەناڵی کوردستان سوشوار ئەمە بکەم با بەڕاشکانە پێت بڵم لاانێ زۆر لە دەستگای میدیاکان حەزیان بەو دەنگە نەبێت مەبەستم دەنگی دروستکردنی پردی پەیوەندی و هزری هاوبەش لە نێوان کورد و عەرەب و ئەوانەی دیکەش بیری ئاشتەوایی کۆمەڵایەتی ئایا ئەمە پێشینە نییە کە کەناڵەکان یانیش دەستە بژێر و میدیاکارانی عەرەبیش ئەو هەنگاو بنێن بۆچی ئەمە نابینین من پرسیار لێ دەکەم چونکە تۆ لە دەستپێک ئاماژەت بە ڕۆڵی میدیا و گرنگەکەیدا نەک لەو ڕوانگەیەوە کە من قسەکانت بە شێوازێکی دیکە بگازمەوە دەنگی میدیای عەرەبی لەو بارەیە لەکوێیە بۆ نزیکردنەوەی کوردیش دکتۆر عەلا بەڕوونی قسە دەکەین بەڕاشکاوی قسە دەکەین ئێمە سیستەمی نێودەوڵەتیمان هەیە لە ناویشیدا سیستەمی عەرەبی کە لەلایەن سیستەمی نێودەوڵەتیەوە جڵەوگیر دەکرێت ئەویش سیستەمێکی گەندەڵە چ لەسەر ئاستی سیاسی یان لەسەر ئاستی دیبلۆماسی یاخود لەسەر ئاستی میدیایی و یاخود لەسەر ئاستی ئەکادیمی و ئابووری و یانیش لەسەر ئاستی کۆمەڵایەتی ئێمە لەبارەی ململانەی عەرەبیەوە دەزانین کە چۆن و گەیشتووەتە کوێ هەروە دەستگا میدیای عەرەبیەکانی چۆن لە دژی دەستگا میدیای عەرەبیەکانی دیکە وەستاونەوە وڵات لە دژی وڵات هەروەها دەکرێت ئەنجومەنی هاوکاری هەندا و دابەش ببێت و شەڕ لە نێوانیان ڕووبدات هەروەها لە ڕێگە میدیا ئەلکترۆنیەکان و دەستگاکانی ڕاگەیاندنەوە هەندێک ئامرازی میدیای عەرەبی هەن ئامرازی ئامانزدار بوون و لە بابەتی کووردا پەیڕەوی باڵانس و بێلایەنی و دادپەروەریان دەکرد وەک کەناڵی جەزیرە بۆ نمونە هیچ کاتێک نەمان بینی ڕۆژێک لە ڕۆژان ئەو کەناڵە لە دژی کورد دەست بە لەشکرێکی هزری بکات تەنیا بە شێوەیەکی واقعیانە لۆژیکی و عەقلانە باسی دەکرد و بە شێوەیەکی باش هەرچی ئامرازەکانی دیکە میدیا بوون ئەوە زەمینە سازیان بۆ دابەشکاری لە ناویەک کۆمەڵگە و یەک میلەت و سیستەمدا دەکرد لە ناویەک دەوڵەتدا بۆیە ئەمە سیستەمێکی میدیایی ئاراستەکرا و هاندراوە لە دەرەوە بۆ ئەوەی ئەو کارە بکات تۆ نبینیت کە ئەمە ڕنگدانەوەی لەسەر گەلانی شەبووە بە جۆرێک لە جۆرەکان بڵێ چونکە ئێمە زۆربەی گەلەکانمان گەلانی بە سۆز و عاتفین نەک عەقلانی کەواتە چارەسەری چارەسەری ئەو جۆرە هەفپەیوینانەن و لە دەستپێکی بەرنامەکەش باسم کرد ئەو بەرنامەیە کە ناوی کورد لە ڕوانینی هاوچەرخە بە جۆرێک لە جۆرەکان لە جی پیلانجیێری زۆر گەورە وەستاوەتەوە
کە وڵاتانی زلهێز لە دژی کورد و لە دژی عەرەبدایان ڕشتووە. ئێستا پرۆفیسۆر تۆ ئەو گۆڕانکاریانە دەبینیت کە لە هاوکێشی سیاسیدا لێرە و لەوێ هەیە. هەروەها بینیوتە کە هەڵوێستی گشتی کورد زۆر ئەرێنی بووە بە پێچەوانی ئەوەی کە بەردەوام بەو شێوێ نادەکران کە ئەوان وەک خەنجەر و شتی لەو جۆرە. بیرم دێتەوە بەشار ئاسەد تا دوایین ڕۆژەکانی گرژێکی لەگەڵ کورد هەبوو، ڕقی لێبوون. هەروەها من لە ڕوانگەی وەسفکردنێکی واقعیانە دێڵێمەوە. دکتۆر بەشار ئاسەد وەک بەر لە کەمێک گوتم هیچ پێگەیەکی ئەمنی بە کورد نەدا، واتە پێگەی ئەمنی یانیش پۆستێکی ئەمنی. هەروەها دەشیزانی کە وەلایان بۆی نییە، بەڵکو ناچار بوو مامەڵیان لەگەڵدا بکات، چونکە بەشێک بوون لە کۆمەڵگەی سووریا و وەبەرهێنانی لەو کەسانەدا دەکرد کە پەیوەندی فراوانی جەماوەریان هەبوو. ئەمەش نەک لە خۆشەویستی بۆ کرد، بەڵکو وەک جۆرێک لە فۆلکلۆری ئەو گەلەی کە پێویست بوو لە نزیکەوە بێت لە ژێر کۆنتڕۆڵی خۆیدا بەناو ئەموو ئەولادا دەخولایەوە. لە واقعدا وابوو، واتە ئەو زانایانە ملیۆنەها شوێن کەوتیان هەبوو پەیڕەوی ئەویان دەکرد. ئەمە واقع بوو، نەیان دەتوانی لە ژێر حکومە بستنە دەرەوە. بەڵام پرسیارە کوێڕای ئەوەی ئەوان لە پێگەی وادا نەبوون کە گەلان ئەشکەنجە بدەن، بەڵام زۆر لایەنیش سوور بوون لەسەر گەمارۆدانیان و لەگەڵ ئەو دەستکەوتانش کە لێرە و لەوێ لە شۆڕشەکاندا بەدەستێنران لە چوارچێوەی گشتی نەچوونە دەرەوە. بە پێچەوانەوە ئەوان پێشەنگ بوون لە ڕێخستنەوەی ناوماڵی ناوخۆی. ئەو پرسیاری لێرەدا خۆی دەنوێنێت ئەوەیە بۆچی زۆرێک لە عەرەب و ئەوانی دیکە تەنانەت کوردیش پەلکێشی ناو هەندێک بۆمبی تەوقیت کراون کە لەلایەن میدیاوە بۆیان دانراوەتەوە. گوایە ئەوان بەشێکن لەو خەنجەرەی نیازی لێدانی ئێوەی هەیە. هۆکاری ئەمە چییە؟ یاریزانان ئەم بابەتە چۆن توانیان سەرکەوتوو، هەروەها ناتوانین بیگەڕێنینەوەش. بەڵام لەگەڵ ڕێزم لە سیاسەتی دەرۆژدا جۆرێک لە نەزانی ناوخۆی هەیە و خۆش تاماشەت پێدا، هەروەها سیاسەتێکی بەرنامە بۆ داڕەژراوی ناوخۆیش لەو بارەوە هەیە. ئێمە چۆن دەتوانین ئەم کۆسپەت تێپەڕین و تۆش وەک کەسایەتێکی ئەکادیمی چۆن دەتوانین بیرێکی زانستی دروست بکەین ئەو بابەتە لە هەزاردا داخولێتەوە. ئەمەش بەهۆی گرنگی پێدانەوە، واتە پێویستە بەشێکەی هەڵسانەکە بۆ فێرکردن بێ. ڕاستامە؟ ڕاستە. باشە، چۆن دەتوانین ئەمە بنیاد بنێین؟ من دەمەوێت قسە لەسەر بابەتێکی زۆر گرنگ بکەم. لەوانەیە تۆ وابزانیت کە ئەو بابەتەی دەمێت باسی بکەم زۆر لەو بابەتەوە دوور بێت، بەڵام سەرەتاکەی لە بابەتەکەمانەوە دوورە تەنها تا دەگەینە ناوەڕۆکی بابەتەکەمان و دەمەوێت قسەی لەسەر بکەم. زاوێنەتی جیهانی یانیش ئەوەی بە ئیسرائیل ناو دەبرێت لە ناوەندەکانی توێژینەوە کە بە ملیارەها دۆلار لە سنتەرەکانی توێژینەوەکانی بەهەدەر دەدات ئەگەر کۆبکەیتەوە زیاترە لە بودجەی تەواوی وڵاتانی عەرەبی. ئەو زۆر بە باشی دەزانێت کە کورد ئەگەر جۆرێک لە گەڕانەوەی سەرکردایەتیکردنی ئومەتی هەبێت وەک چۆن لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبی ئەوە دەتوانن فەڵەستین ڕزگار بکەن وەک چۆن سەلاحەدین ڕزگاری کرد. دەمەوێت لێرەدا نمونەیەکت بۆ باس بکەم. یەکەم شەڕی ئەم جەنگەی دوایی غەزە نەک پاش ئاگربەستەکە بەڵکو بەر لە ئاگربەستەکە من لە هەرێمی کوردستان بووم و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆرم بینی گوایە کوردشان بەشانی سوپای ئیسرائیل شەڕ دەکات. خۆشم لە هەولێر بووم و لە گوتارەکانی هاینیدا بەشداریم دەکرد. بابەتی هەموو گوتار خوێنی مزگەوتەکانیش تەنها بۆ سەرخستنی خەڵکی غەزە و نزاکردن بوو بۆ شەهیدانی غەزە. هیچ دژایەتێک بۆ خەڵکی غەزە نەبوو. بگرە لە هەولێر خۆپیشاندانیش بۆ پشتیوانیکردن لە غەزە بەڕێوەچوون بە پێچەوانەیە ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان وا بڵاو دەکرایەوە گوایە زۆرێک لە خەڵکی هەرێمی کوردستان لەناو سوپای ئیسرائیلیدا لە دژی غەزە شەڕ دەکەن. هەروەها من تەحەدایان دەکەم ئەگەر بتوانن تەنها کوردێکیش بدۆزنەوە کە شان بەشانی ئیسرائیل لە شەڕی غەزەدا بەشدار بێت. لە کاتێکدا عەرەب لەناو سوپای ئیسرائیلدا هەن بە تایبەت عەرەبی 1946 کەچی هیچ کوردێک لە ناویاندا نییە. پێچەوانەی ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بانگەشیان بۆ دەکرد زەمینە سازی هەیە، لێشاوێکی میدیایی هەیە و ملیارەها دۆلار لە پێناو دابەشکردنی کورد و عەرەب خەرج دەکرێت بۆ پرسە چارم سازەکان و لە دژی پرسەکانی میلێت. ئەگەر کورد و عەرەب وەک ڕابردوویەک بگرن مانای وایە لە دژی پرۆژە جیهانیەکان یەک دەگرن لە دژی پرۆژەی سەهیۆنی، لە دژی پرۆژەی ماسۆنی و لە دژی پرۆژەی جیهانی. ئەمەش ئەوەیە کە نایەنەوێت. باش
من دەمەوێت جارێکی دیکە پێتی بڵێم وەک تۆ گوتت بام قسانە لە دەرەوە نەهێنین. بەشار لەسەر ڕێچکەی ئاجێندایەکی دەرەکی دەڕۆیش. جا لەگەڵم هاوڕای دیاننا ئەو پیادەی ئەجێندایەکی دەرەوەی دەکرد کە داوای لێ دەکرا ئەوانش ستاکاریەکانی بەرامبەر کورد و ئانی دیکەش. باشە بۆ فێرکردن ئێمە چۆن دەتوانین؟ واتە وەک تۆ ئاماژەت پێدا و گوتت زۆرێک لە ئیتیکی کوردی هەن و لە دەرەوە پێت گوتم فەرهەنگێک بۆ زمانی کوردی لەلایەن ڕوسیەکانەوە داداڕێژرێت و چاپی دەکەن کەچی کورد خۆی گرنگی بە بەرەو پێشبڕنی زمانەکان نادەن. هەروەها بۆشت باس کردن و چیرۆکی یوسف زێدانت بۆ گێڕامەوە. من دەمەوێت بینەرانی گوێبیستیەوە بن کە لەبارەی فێربوون و تێبینیەکانت بۆ منت باس کرد کە لە دەرەوەی تۆمارکردنی بەرنامە بۆ منت گێڕایەوە. کۆگایەکی گەورە و دێرینی و مێژووی زانستی ئەکادیمی و فقهی لای کورد هەیە بە زمانی کوردیشە. پێویستە ئەو میراتە مێژووی زانستی و ئەکادیمیە وەربژێردرێتە سەرتەواوی زمانەکان و بڵاو بکرێتەوە. هەر وڵاتێک چاپ و بڵاوکراوی نەبێت لە پەراوێزدا دەمێنێتەوە. ئێستا ناوەندەکانی کللتوری بۆ نمونە وەک بەریتانیا و سنتەرەکانی ڕۆشنبیری ئەمریکا و ناوەندەکانی کللتوری ئەڵمانی و لە هەموو وڵاتان ئەمە هەیە. لەبەرچی لە پێناو بڵاوکردنەوەی کللتورەکان و ناساندنی تەنانەت وڵاتەکانیان. لای ئێمە گەنجینەیەکی گەورە هەیە نەک تەنها کورد سوودی لێ دەبینێت بەڵکو گەلان و میلەتانیش دەتوانن لێی سوودمەند بن. ئێمە مێژوێکمان لە تێکۆشان هەیە، مێژوێکمان لە جیهات هەیە و مێژوێکمان لە زانست هەیە. ئەمانە هەمویان شتی زۆر گەورەن و پێویستە سوودیان لێ بینین. ئێستا ئێمە هەموو زاناکانمان نەک تەنها لەسەر ئاستی سووریا بگرێت لەسەر ئاستی تورکیاش شێخ بەدیع زەمان و شێخ سەعیدی نەورەسی خوددا لێ خۆش بێت هەیە. زۆربەی تورکیا واتە لە سەدا 60 و زیاتری خەڵکی تورکیا قوتابی دەستی شێخ سەعیدی نەورەسین. ئەویش کورد بووە. هەروەها لە سووریا و میسر و لوبنانیش لە هەموو وڵاتانی جیهان تەنانەت لە ئەڵمانیا و ئەوروپاش واتە گەورە زانایانی ئەڵمانیا کوردن و سەرکردایەتی بزوتنەوەی فێرکاری و تەنانەت جوڵانەوەی ئاینیش دەکەن. واتە لە ئەوروپا و لە نیشتمانی عەرەبیش. هەڵبەتە ئێمە بۆ نمونە ڕووسیا سەرقاڵی کۆکردنەوەی فەرهەنگێکە بۆ زمانی کوردی. ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە. هەروەها ئەمە بوونی کورد لە ڕووسیا پشتڕاست دەکاتەوە. هەروەها دەمەوێت شتێکی گرنگت بۆ زیاد بکەم کە زۆر خەڵک نایزانێت تەنانەت کوردیش هەمویان نازانن. ڕادیۆیەک بە زمانی کوردی لە ڕووسیا هەیە. ئەمە شتێکی زۆرێک لە هاوڵاتیانی گەلی کوردی نایزانن. هەروەها زیاتر لە 2 ملیۆن کورد لە ڕووسیا هەیە. زۆرێک لە کورد ئەمەش نازانن. جا ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە پێویستە دەوڵەتی کوردی کولتورەکەی و زمانی کوردی بڵاو بکاتەوە. ئێمە نامانەوێت تەنها لەوەدا بوەستین کە دکتۆر محەممەد سەعید ڕەمەزان بۆتی لە وەرگێڕانی هەندێک کتێبدا کردوویەتی. چیرۆکەکانی سیامەند و مەموزین. تەنها کتێبێکیانیش دوو کتێب سیامەند و مەموزین. هەروە هەزاران کتێب هەیە. بۆچی زانایانی کورد کاری لەسەر ناکەن؟ بەتایبەت ئەوانەی لە وڵاتانی عەرەبی دەژین بۆچی وەرگێڕان بۆ ئەم کتێبە زۆر گرنگانە ناکەن؟ هەروەها نەک تەنها لە ئەدەب. ئەو دوو کتێبەی دکتۆر بۆتی وەریگێڕاون تەنها چیرۆک و ڕۆمانن کە چی زانستی دیکەش هەن کە لەو پەڕی گرنگیدان و گەلانی دیکەش دەتوانن سوودیان لێ ببینن. هەروەها شتێکی دیکەش هەیە کە بەلای منەوە وەستاندنی ئەو کەسە ئاساییە کە نەفرەت لە سەلاحەدین ئەیوبی کردووە. چونکە سەلاحەدینی ئەیوبی کەسایەتیە کە نوێنەراتی تەواوی ئومەت دەکات نەک تەنها نوێنەراتی کورد. ڕۆناکبیرانی کوڕەتیان کردەوە کە لە ڕۆژانی کۆتاییدا لەگەڵیان بمێنێتەوە. ئەمە مافێکی سروشتیانە بوونی ئەو لە ناوخۆیان لەو جۆرە کۆبوونەوە و کۆنفرانسانە ڕەت بکەنەوە. ئەم بابەتە لەو پەڕی گرنگیدایە. هەڵبەتە من ژمارەی کۆنفرانسم لە هەرێمی کوردستان ڕێخستووە و هەموو پاڵپشتیەکیشم بینی. لە ساڵی 2019 پێشانگایەک و کۆنفرانسێکم بە چاودێری سەرۆک مەسعود بارزانی کردەوە. هەروەها لە ساڵی 2023 پێشانگایەک و کۆنفرانسێکم لەبارەی فێربوون لە هەولێر کردەوە. ئەویش هەر بە چاودێری و ئامادەبوونی جەنابیان بوو. سەرۆک مەسعود بارزانی تیاندا ئامادە بوو. هەروەها ژمارەیەکی زۆری کۆنفرانسی گەورەش لەسەر دادپەروەری ڕاگوزەر. ساڵی ڕابردوو کۆنفرانسێکم لە هەرێمی کوردستان لەبارەی ئاسوی ئاندەیی وزەی نوێبوونەوە بە ئامادەبوونی گەورە لە 20 وڵاتەوە ئەنجامدا.
من چەندین جار داوام کردووە بۆ ماوەی ساڵێک کوردستان یان هەولێر بکرێتە پایتەختێک لە پایتەختەکانی زانست و کولتور. ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. باشە، ئێستا لەسەر نەخشە و گۆڕانکاریەکان پێگەی کورد لەکوێدا دەبینیت؟ من زۆر بە سیاسەتی کوردی دڵخۆشم. بەڵێ. گرنگترین ئەو خاڵەی سیاسەتی کوردی جیا دەکاتەوە دادپەروەریە. دادپەروەری لە نێوان ئەو پێکاتانەدا دەبینین کە لە هەرێم هەن جیاکاری لە نێوان پێکاتەکاندا ناکەن، هەروەها جیاکاری لە نێوان مەزهەبەکاندا ناکەن، تەنانەت جیاکاری لە نێوان بەرپرسانیشدا ناکەن. بگرە ئەگەر بەرپرس هەڵەش بکات وەک هەر کەسێکی ئاسایی سزا دەرێت و بە پێی یاسا لێپرسینە و زیندانی دەکرێت. ئەمە لای هەموو ئەو کەسانە زانراوە کە لە هەرێمی کوردستان دەژین یانیش نزیکن لە کوردستان. گەندەڵکار دوور دەخەنەوە. دووەمیان کرانەوەیە، کرانەوەیەکی گەورەشە نەک تەنها بەڕووی گەلانی عەرەبیدا. ئێستا هەرێم بەڕووی هەموو ئەو گەلانەدا کراوەتەوە. کۆمپانیای ئەمریکی و چینی و کۆمپانیای ئەڵمانی لەوێ دەبینین. لوبنان و بەرهێنانی گەورەی لە پرۆژەکانی نیشتەجێبووندا هەیە یان گوندی ئیتاڵی. ئێستا هەموو وڵاتان ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. ئەو لێبوردەی و دادپەروەریە وا لە هەرێمی کوردستان دەکات ببێتە کەعبەیەک بۆ هەموو خەڵک و تەواوی گەلان، بەتایبەت بۆ وڵاتانی عەرەبی. هەرێمی کوردستان ناتوانێت گۆشەگیر بکرێت یانیش بتوانێت بژیت بەبێ بوونی پەیوەندی باش و بەهێز لەگەڵ وڵاتانی عەرەبی. بۆچی؟ لەبەر مێژوو بەهۆی جیۆگرافیا. تۆ بینیت کە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی پێشوازی لە سەرۆک شەرع کرد و پاڵپشتی خۆی بۆ ئەو سووریای نوێدەر بڕی و گوتی ئێمە ناتوانین بە بێلایەن بوەستین و پاڵپشتی هەر شتێک دەکەین بۆ سەقامگیرکردنی سووریا. پێشتریش بۆ وەزیری دەرەوە. ئەمە شتێکی نوێ نییە بۆ سەرۆک نێچیروان یانیش سەرۆکی حکوومەت بەڕێز مەسرور بارزانی. هەروەها شتێکی نوێ نییە بۆ جەنابی مەرزەع و سەرۆکی هەمووان، واتە نەک تەنها سەرۆکی کورد بەڵکو زۆرێک لە سەرۆکۆزەکانی عەرەبی عێراقیشم بینیون دەڵێن سەرۆکی ئێمە کاکە مەسعودە. بەڵێ، تەنانەت سەرۆک بارزانیش قسەی زۆر ناوازەی کرد و گوتی پێویستە ڕەهەندی کوردی لە کۆمەڵگەی سووریادا لە بەرچاو بگیرێت. هەروەها کاتێک لە ڕابردوودا کاکە مەسعود هاتە سووریا تاکە سەرکردە بوو کە بە درێژایی کیلۆمەتر فەرشی سووری بۆ ڕاخرا و پێشوازیەکی جەماوەری ملیۆنی و فراوانی لێکرا. ئەو کاتیش ئەمە حافز ئەسەدی نیگەران کرد چونکە پێشوازیکردن لە سەرۆک بارزانی گەورەتر بوو لە پێشوازیکردن لە خۆی. بەڵێ ئاپۆڕایەکی گەورە بوو، ئەمەش حافز ئەسەدی نیگەران کرد. بۆیە دواتر پەیوەندەکانیش گرجیان تێکەوت. جا حکمەتی کاکە مەسعود و هەروەها دامەزرێنەری گەورە مەلا مستەفا بارزانیش ڕۆڵی گەورەیان هەبوو لە تێکۆشان و زانست. واتە کەسێکی پەیوەست بوو نەک تەنها بە بەرگریکردن لە دۆزی کورد بەڵکو لە بابەتی زانستی و ئاینی و بابەتی ڕۆحی و هەموو بابەتەکانی دیکەش. پەیوەندی بە واتای مۆڕاڵەوە هەبوو، واتە ئەخلاق و ڕێز و کوالێتی و سروشت و غەریزە و هەموو ئەو بابەتانە لە مەلا مستەفا بارزانیدا هەبوون بە ڕەحمەتی خودا بکرێت. پرۆفیسۆر، لە کۆتایی ئەم هەفەی بینەدا ئەو گوتەیە چییە کە دەتەوێت بە هەردوو پێکاتەکان واتە کورد و عەرەب و تەواوی پێکاتەکانی دیکەش بڵێت، بەڵام یەکەم شدا ڕاستی کورد و عەرەبکە چونکە ئەم بەرنامەیە تایبەتە بە کورد و عەرەب. من هیچ نهێنیەک لە تۆ ناشارمەوە. من پەیامێک ئاڕاستە دەکەم. ئەوەی بەم دوایانە ڕوویدا من لە مەترسیەکانی هەرێم تێدەگەم. لە مەترسیەکانی هەرێم تێدەگەم. قەدەغەکردنی ڤیزا بۆ سووریەکان. ئەمە شتێکی باش نییە. دەکرێت پێشتر بەر لەوەی ڤیزا بدرێت یانیش ڕێگەپێدانی هاتنە ناو هەرێم بۆ سووریەکان دەبوایە دیراسە حالیان وەربگیرایە لەوەی ئاخۆ ئەوان سەربەڕژێمی پێشوون یاننا، هەروەها لە ڕێگەی ئەوەی ئاخۆ دەتوانن ڤیزایان پێ بدەن یاننا. بەڵام سەبارەت بە قەدەغەکردنی پێدانی ڤیزا بەگشتی بە خەڵکی سووریا یانیش لەوانەیە کە ئەمە فەرمانی بەغدا بێت نەدەبوایە بەم شێوەیە بێت و من پێم وایە ئەمە پەیوەندیەکان گرشتر دەکات یانیش بانەڵێن پەیوەندیەکان گرشتر دەکات، بەڵام پەیوەندیەکانی سووریا کوردیش ئاسایی ناکاتەوە. باشە، چی بە بینەرەکانمان دەڵێت؟ تۆ لایەنی سیاسی و فەرمیت باس کرد، داوای پێدانی ڤیزا بە سووریەکانت کرد.
داوا دەکەم پێدانی ویزا و نوێکردنەوەی ڕێگە پێدانیمانەوە بۆ خەڵکی سووریا بەردەوام بێت، چونکە خەڵکی سووریاش وەکو هەموو وڵاتانی دیکە کرێکار چالاک و کارا و بنیاد هەیە. من گوتم ئەوان دۆخی تایبەت و مەترسیان هەیە، هەروەها بابەتێکی دیکەشیان هەیە، ئەویش ئەوەیە کە بەغدا ئەو داوای لێکردون و ئێستاش بەغدا بە شێوەیەکی ڕەها پێدانی ویزای بە خەڵکی سووریا قەدەغە کردووە، تەنها ئەوانە نەبن کە هاوسەرگیریان لەگەڵ عێراقیەکان کردووە، ئەویش پێویستی بە ڕەزامەندی هەیە، ئەمەش نەدەبوایە بە عێراق ئەو کارە بکات. بەڵێ چی بۆ بینەرانە دەڵێیت کە ئێستا لەگەڵتن؟ دەمەوێت سەرەتا پەیامی سوپاسگوزاری ئاراستەی هەرێمی کوردستان بکەم کە لە ماوەی قەیرانی سووریادا یانی شۆڕشی سووریادا پێشوازی لە هەموو خەڵکی سووریا بە تەواوی پێکاتەکانیەوە و سەرجەم مەزهەبەکان و سەرتاپای ئاینیەکانیەوە کرد و هیچ فشارێکی ڕەگەزپەرستانە و شێوازی دیکەیان نەخستە سەر. هەروەها دەرگای پرۆژەکان و وەبەرهێنانەکانیشیان بە ڕووی سووریەکان و ئەوانی دیکەشدا کردەوە، بەڵام بە شێوەیەکی گەورەتر بە ڕووی سووریەکاندا کردەوە. هەروەها لەو کاتەدا بوو کە هیچ شوێنێکمان نەبوو کە سووریەکان پەنای بۆ ببن. تورکیا دەرگاکانی داخست، ئوردنیش بە هەمان شێوە دەواازەکانی داخست، هەروەها لوبنان و عێراقیش دەرگاکانیان داخست، فڕۆکەخانەکان بە ڕوویاندا داخران، واتە هیچ شوێنێکیان نەما خەڵکی سووریا ڕووی تێبکات، تەنها هەرێمی کوردستان نەبێت. بۆیە سوپاسێکی بێپایانیان دەکەین. هەروەها پەیامێکیش ئاراستەی خەڵکی سووریا و عەرەب بەگشتی دەکەم. ئێمە و هەرێمی کوردستان یەک دەستەین، یەک ئومەتین. پێغەمبەرمان دوڕیدی خوای لێبێت هەموو پێکاتەکانی لە هاوڵەکانیدا کۆ کردەوە، لەوانەش سەلمانی فارسی، سوهەیب ئەلڕۆمی، بیلال حەبەشی، ئەمەش هەروەها جابانی کوردی. بەڵێ جا ئەمەیە ڕاستیەکە و واقعەکە ئەمەیە و ئەمەیە کە پێویستە هەبێت و پێویستە دەرفەتی نێرانی ئومەت لەبار ببرێت کە بەو دابەشکاریە مەزهەبی و نەتەوایەتی و ڕەگەرسپەرستیانە تەڵەمان بۆ دەنێتەوە. زۆر سپاس. لە کۆتایی ئەم هەفپەیڤینە چێشبەخش و ناوازێ لەگەڵ پرۆفیسۆر محەممەد خێڵەخبانی هیچم نەماوە، تەنها ئەوە نەبێت سوپاسی جەنابی بەڕێزی بکەم و بۆ قوبڵکردن و هاتنی لە شارێکی دیکەوە، نەک لە دیمەشق بەڵکو لە پارێزگای حەماوە هاتوۆتە ئێرە بۆی ببێتە میوانی ئەو هەفپەیڤینە لەبارەی کورد لە ڕوانینی هاوچەرخدا. هەروەک زۆر سپاسی و بینەرانە دەکەم لەگەڵ ماپڕ بۆ هیوایی کە بە پشتیوانی خوددا دیداری داهاتوومان لەگەڵ بیربەندێکی دیکەی نوێ هەبێت لە بەرنامەی کورد لە ڕوانینی هاوچەرخ. بە خوداتان دەسپێرم و سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خوداتان لێبێت.